دیارە بە درێژایی مێژوو یەکێک لە هۆکارە سەرەکیەکان کە کورد دەستکەوتی نەتەوەیی نەبووە یاخود وەکو پێویست نەبووە خاوەنی قەواری نەتەوەی خۆی یەکێک لە سەبەبە هۆکارەکان پەرتەوازایی ڕیزەکانی کوردایەتی بووە، ناڕێکی ناوماڵی کوردی بووە و هەرچی کاتێک شەقی زەمانە یا زروفێکی نێودەوڵەتی هاتبێتە تکایەوە کوردێکی گرتبێ بەرهەمی خوێنی شەیدەکانی چینیوەتەوە و توانێتی بێتە خاوەن دەستکەوت. بەڵام لە کاتێک ئەگەر کورد پەرتەوازە بوو بێ یەک ڕیز نەبوو بێ بەردەوام لە خەسارەتا بووە و بەردەوامیش دەوڵەتانی ناوچە ئەقلیمەکە بەردەوام لە پیلانان بەردەوام خوتەیان هەیە بۆ لە ناوبردن و ژێردەسەکردنی گەلی کورد لە هەر چوار پارچەکەی کوردستانە و نمونە لە منتقەی ڕۆژئاوا و بەناو خەتی ئارام و ئەوانەوە لە ڕۆژهەڵات دەرکردنی لە ڕۆژهەڵات بە هەمان شێوە کورد زوڵم و زۆری لێکرێت لای خۆمان داگیرکاری هەیە، تەعریب هەیە و لە باکوور دەرکردنی نوێنەرەکانی ڕاستەقینەی خەڵک و دانانی قەیوم لە جێگان و زیندانیکردنی تێکۆشەران و ئازادی خوازان ئەمانە هەموو بەڕاستی پیلانی نێودەوڵەتی و کاری لەسەرەکەن بەداخەوە کورد خۆی زۆر خەم ساردە زۆر بێخەمە لە بەرەنگاربوونەوەی ئەو پیلان و ئەو هەنگاوانەی کە داگیرکەر و دوژمن ئەینابەوەی تو دەستەمە و ژێردەستە بکە جا بۆیە بەڕاستی هەر هەنگاوێک بەو ئاراستەیە بێت کە بۆ ڕێخستنەوەی ناوماڵی کووردە هەر تاکێک هەورێک بە قسەیەکی خێر بۆ کورد بکە بۆ یەک ڕیزی و بۆ لە یەک نزیک بوونەوە بەڕاستی من ئەینرخێنم و هاودەنگم لەگەڵا و باشترین چارەسەر تاکە ڕێگەیش بۆ ڕزگاربوون و ئازادبوون و خاوەندارەتی لە خۆمان بکەین بەڕاستی یەکێتی ڕیزەکانی نەتەوەیە هەوڵدان بۆ لێک نزیککردنەوەی هێڵی نەتەوەیی لە هەر چوار پارچەی کوردستان و ئێمە قوڵایەکی ستراتیژی نەتەوەییمان هەیە لە ڕووی زەخیری نەتەوەیە هەم مرۆیی هەم مادی هەم جیۆپۆلیتیک ئێمە زۆر دەوڵەمەندین لەو ڕۆ بەڵام نەتوانرا وەکو پێویست ئەو هێزە مرۆییە ئەو هێزە مادیانە یەک بخرێ و ڕێک بخرێ بۆ ئەوی بتوانین بەرەنگاری پیلانەکانی ناحەز و دوژمنان ببینەوە. ئەو ئەنجامە یعنی بەو شێوەیە کە شکاوەتەوە لە وڵاتەی ئێمە ئەزمەی دەسەڵاتدارێتیە، ئەزمەی حکومە بەڕاستیەکەی، ئەزمەی هەمومان تێگەین لە مەسەلەکان بەڵام ئەوی کە لێرە ئەگوزارێ دوور کەوتووەتەوە لە مەسەلە نیشتمانیەکان لە مەسەلەی بەرپرسیارێتی. یعنی ئەوەی کە من بە دوو دێڕ بێڵێم بە دوو شە بێڵێم ڕەنگە زۆر کەس لەم وڵاتەی ئێمە تێبگا قەیرانەکە لە چیایە ئەزمەکە لە چیایە بۆ ئەمە ئەگوزارێ خەڵکی وڵاتی ئێمە تێگەن هەموو لەم مەسەلێ. ئەنجامی بزنێسەکان بەمە شکانوێتیەوە بەڕاستیەکەی بەمە شکانوێتەوە. بزنێس خۆی لە خۆیان ئۆکۆڵێ ماهیەتی خۆی هەیە تۆ بێ پابەندی دەوروبەرت بی پابەندی کۆمەڵێ فەرمان بی کە پێت دەکەن ئەوەی مەسەلەکان. ئەوە مەسەلەیەکی بڕاوەیە گرنگیەکێتی بۆ کورد کە زۆر گرنگە. ئەوە مەسەلەیەکی بڕاوەیە بەڕاستیەکەی هەمومان لەوە تێئەگەین بەڵام ئەمڕۆ مەسەلەکان لە وڵاتە بە ئاقارێک کەوتۆتۆ مرۆتۆ نەیخواسین خەڵک نەیخواسێ وای مەسەلەکان ئەرکی هەموو خەڵکە ئەرکی هەموو خەڵکە خەڵک نابێت چاوەڕوان بێ تا لەسەر سینێکی زێڕین شتەکانی بۆ دێت ئەرکی خەباتی خەڵکە ئەڵکی هوشیارکردنەوەی خەڵکە ئەرکی تێگەیشتنە لە بەرپرسیارەتیەکان کە تۆ بەرەوڕوتە بێتەوە یەک نەبین چاوەڕێ هەڵدێرەکەیت ئێمە هەڵدێرەکانیشمان لەبەرچاوە لە هەڵدێرەوە بۆ هەڵدێرێکی تر چووین ئێمە گڵۆڵەمان ئەگەر وابین و بەو جۆرە بڕوا لە لێژیایە بەڕاستی. من وەک زانیاریم هەیە کورد با پێ بڵێم یەکێکە لە نەتەوە هەرە زۆرەکەی دانیشتوانی لە جیهاندا کە بەداخۆ تا ئیستا نیشتیمانی نییە. ئێمە ئەتوانین نیشتیمانمان هەبێ بەس بە یەکگرتوویەتی کە ئەگە یەکگرتوو بین نیشتیمانیشمانە بێ زمانێکی باڵی ستانداردیشمانە بێ و کورد شتێکی جوانی کەشمان هەیە قەت ئێمە نابێ گاڵتە بە یەک پێین بڵێ ئەمە فلانە لەهجەیە ئەو لەهجەیە هەیە ئەو لەهجەیە نە چەند لەهجە زۆر بێ
ئەو میلەتە میلەتێکی جوان و بەهێز و پاراوە بێ هەر تاکێک ئەبێ لە جێ خۆیەوە خۆی بە لێپسراوێک بزانێ قەت چاوەڕوانی دەستی یەکێکە نەکە قەت نەڵێ بۆم ئەوی کە نایکە من بۆ بیکەم من بۆ کێ خۆمی لاکەم تۆ بیکە هەر خۆت مرتاحە بی